دەرچوانی دانەمەزراوی سەرجەمزان کۆپەیمانگاکانی هەرێمی کوردستان لە سۆنگەی هەستکردنمان بەرپرسیارەتیمان کە چەندین ساڵە بەهۆی دۆخی نالەباری کوردستانەوە لە بواری ئابووری و سیاسی و شەڕی دژی داعشدا دانمان بە خۆماندا گرت و بێدەنگ بووین لە ئاستی سەرەتاییترین مافی خۆمان کە دامەزراندن و ڕەخساندنی هەلیکارە لای هەمووان ڕوونە کە پشکی شێری ئەم قەیرانە بەرچینی گەنجان و دەرچوان کەوتووە. داواکاریەکان لەم خاڵانی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم، دامەزراندن و دابینکردنی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ پەیماگەکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرتی حکومی و تایبەت بە پێی ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار و کۆتایهێنان و ڕاگررتنی دامەزراندن بە پاڵبشتی تەسکەی حزبی و دانانی کەسی شیاو بۆ شوێنی شیاو. دووەم، دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژە یاسای بودجە بۆ دامەزراندنی ساڵانەوەی نوێ و بە شێوەیەکی دادپەروەرانە. سێیەم، لە پێناو بەرقەرابوونی یەکسانی لە دەستکەوتنی هەلیکاردا و ڕێخستنی کاری فەرمانبەران لە کەرتی گشتی و تایبەت و قەدەغەکردنی فرەکاری لە فەرمانگەکانی حکومەت و کەرتی تایبەت، ڕەخساندنی هەلیکاری زیاتر و بەرەو پێشبردننی بەرهەمی ناوخۆیی، دروستکردنی چەندین کارگەی گەورە و بچووک لە بوارە جیاجیەکان لە قەزا و ناحیەکان و شارەکان. هەشتەم، کاراکردنەوەی پرۆژە یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان.